ئێوە تا چەند نیگەران لە دۆخی مانگرتووان و تا چەند ژیانیان لە مەترسیایە؟ بەڵێ ئێمە پزیشکنین کاکە ئێمە تەنها هاتینوەچی ئێوە سێریان دەکەین لە دەموچاویان دیارە کە ماندیم بە دڵنیایی دەترسێن لە ژیانیان و داواشمان کردن لێیان زۆر کەوە ئەو مانگرتنە بشتێنن و ئێمە وعد دەدەین کە زۆر بەتوندی پاڵپشتیتان دەکەین بەڵام گوتیان ئێمە هەر بەردەوام دەبین و تەمەناش دەکەین تە دروستیەکی باشیان هەبیتەوە. ئێوە چی ئەگەێن بە حکوومەتی ئەرێم چیان پێ ئەڵێن لەسەر دۆخی مانگرتووان؟ ئەوەی دیتمان ئەوەی گوێمان لێبوو یعنی کەلیمە بە کەلیمە ئینشاء الله دەنووسین لە راپۆرت و دەنێرین بۆ جەناب. ئەمڕۆ نوێم ڕۆژە ژیان ناکرێتە مەترسیەوە ئەگەر مانگرتن نەشکێنن ئەو کێوش داواتان لێکردن و مانگرتیان نەشکانەوە؟ بەڵێ من ئێستش گوتم ئەگەر هەستمان نەکرد بکەوە مەترسیەک هەیە و بابەتێکی زۆر گرنگ هەیە نەدەهاتین بۆیە هاتین چونکە ئێمەش قەلقین لە وەزعی تەندروستیان 100%.